سڵاوتان لەبێت خۆشەویستان من ئەمڕۆ لە گەڕەکی منارەی شاری هەولێرم لێرە ماڵی یەکێک لە هونەرمەندە هەرە بە ئەزمونەکانی شاری هەولێری لێ ئەوێش مامۆستا خەلیلیابە هاتوون بۆ لای تاوک لە پڕۆگرامی چیرۆکی من کۆمەڵێک یادگاری بەیەکەوە تۆمار بکەین و کۆمەڵی گفتوگۆی خۆش بکەین بەیەکەوە لەگەڵم بن با بچینە لای فرمون السلام عليكم. عليكم السلام بخير. فرمون بخير بخير بن بخير بن فرمون يا خو باش فرمون 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 أو بخسة شيء تكون كشمان يسا بخسة نما يسا علم يكسر استجوري أما علق لو كما كتكشتي ولا بو باقتي لكات خوي بخسة شجور جرمان والله بدا خوم يسا هم وبينا لو تيك داكرتا آخر أبو خاني بيشتري خاني قد قبل لنا ونديبو هم دورة بشتي دارو درختو أبو استهم تبينا بنا بخود زاني مزالي أو ينام من يطلع ما شاء الله ما مستعود دار زهندمية يكسر زواني كده دار خاني أو زهندمية زور زوانا مزور حزم لها برا كان بلام بخوت زينية أنا يتكشم لتصاب ما شاء الله بحثك شيء تقوله خنزلانه وزوانتي والله باش ما وصبعت سنة جوري دس فرمو فرمو خان سپاسدەکەم مامۆستا گیان دووبارە زۆر سپاس دەکەم کە کاتی خۆ بۆ ئێمە تەرخان کرد و دادەنیشتن بەیەکەوە پرۆگرامێک تۆمار دەکەین هیوادارم بە دڵت بێ ئینشاءالله بەخێر بێت ئینشاءالله زۆر سپاس دەکەم ئێوە بزانم هەفتەی ڕابردووش تۆزێک ناساخ بووی ئێستا باری تەندروستی چۆنە وڵی ئەمە لەبەرەوەی تەمەنم تێپەڕیە وەکو دەرێن کەتیمە ناو ساڵ و ئیدی ناوە دەکەوینە ساغ دەکەوین و بس الحمد لله يساوى حتى باش الحمد لله ان شاء الله باشتر دبي باش مامۆستا پێم خۆشە سەرەتا تۆزێک باسی ئەو تەمەنە پڕ لە ئەزموونەی خۆتم لە بۆ بکەین والله ئەوزا ئینسان هەتا دەمری نازانی یعنی بەچەند قۆناغ تێدەپەڕی قۆناغی منداڵی ئەوە دەزانی ئەوە دەستی مەکتەبێ مەسەلەن مەکتەبی سەرەتایی و پاشان ناوەندی و پاشان ئەعدادیە ئەمە چوونە خانەی مامۆستا لا موسڵێ يعني كم زار بوو یەکەم وەزبە بوو ئەمە کە چوینە موسڵێ خانەی مامۆستایان لەوێن دەرێ 75 کەس تەقدیما کرد 15 کەس وەرگیرای ئەمە لەوێ بوومە مامۆستا و ئیتر کە بوومە مامۆستا بەڵام ئەمن یەک شت هەیە لە گۆڕێ لە بنەڕەتی یان قوتابخانەی سەرەتایی پێ دەڵێن مامۆستایەکمان هەبوو زۆر حەزی لە هونەر و وەرزش و ئەوانە بوو استعراضی ساڵانە دەکرێت بەهاران ئەمە لە گوێڕی بوون طبعا گوێڕ کە لەسەر زەی گەورەیە زەی بادینان لەوێن دەری هەر مەکتەبەکەشمان لەسەر زێ بوو گوتی دەمانەوێت لە خلالی ئەو ئیستعرازەی تەمسیلێک تەقدیم بکەین نەمان دەزانین تەمسیل چییە دەوری صاحب دەغڵی یان ئاغای دامن دەوری شوانی دایەکە چیتکە یعنی تەمسیلێکمان کرد خەڵکەکە پێخۆش وەڕژێ کەم زار بوو زۆر حەزم لێ بوو بەڕاستی ئیشەکەت پێخۆش پێم ئیشەکەم پێخۆش بوو تەمسیلەکەشم پێخۆش بوو ئەوە لە مێشکم ماەوە ئیتر بەڵام دەرفەت نەبوو بخیندن و چوینە مووسڵێ و دوایە بوو مامۆستا من لە سۆر بەش خدر پاشای و دوایە بوومە مدیری ماجیدی و لە ماجیدی داوای هەولێرم کرد نەقلی گوێرم بوومە مدیری مەکتەبی گوێڕێ و هەتا هاتمە هەولێرە لە هەولێری ئیدی پەیوەندیم بە تیپی هونەری هەولێر کرد کە ئەو کات بەڕەحمەت بی تەڵا سامان و مەزموعەک برادری لەگەڵ بوو ئیدی لەوێ دەستمان بە ئیشی هونەری کرد ئەوە قۆناغێک ینی قۆناغی یەکەم کە لە تیپی هونەری هەولێر بوون تیپی هونەری هەولێرە بەڵام پێشی ئەوەی ئەمن دەست بە بێمە هەولێر و دەست بە هونەر بکەم ئەمن وەرزشم دەکرد کاتی خۆی هەر لە منداڵیەوە ئەمە ماڵمان لەسەر زێ بوو لەوێن دەرێ لەسەر قومی غارمان دەدا و پازمان دەدا و ئیتر لەگەر مەزموعەک برادر وەبوو لە متەوەستەی هاتم سیباق هەبوو 1500 مەتری ئەو 1500 مەتری ئەمە لە مەکتەبی یەکەم دەرچووم ئێستعراز کرا بەهارێ ڕواندز و کۆی و برێن هەموو لیوا بۆ لیوای هەولێری هەموو هاتبوو غارمدا دووەمم 200 مەتر بەزی هێشت ئاڵای هەولێرم لە بەغدایە لە پێش شا فەیسەلی دووەم هەرگرت مەلیک فەیسەلی دووەم
ئاڵای هەولێرم هەرگی لە پێشەوی ئەوە یەک دوام کە چوومە مووسڵێ لە بۆ خوێندن لە بۆ خانەی مامۆستان ئەوە لەوێ دیتم مووسڵاویەکان هەموو وەرزش دەکەن و ئاسن و کەمال ئەسام و ئەوانە ئەمن و بەڕەحمەت ڕەوانشاد کاکە هاشم مەحموود کە پێکەوە بووین لەگەر مەزموعەک برادەریت کە گوتمە وەڵی ئەمە لەو ئیستیفادە ناکەین ئەوانەوە مادوان حەزمان لە وەرزشە ئاسنیان هینایە ئەوان هەیە بە ئەمەش بچین ئیدی ئەمەش چوین ناوانەوە دەچینەوە خۆمان ڕاضەمان دەکرد لەگەر ڕەحمەت بی هاشمیە هاشم دوایەوە بوو هاتەوە هەولێرێ ئاسنی هەرگرت بووە ڕەباق ئاسنی هەردەگرت منیش ڕووم لە چ بوو لە کەمال لە سام و دەمدید ئەوانەی کەمال لە سامی دەکەن لە جوان دەکەن لە شان زۆر جوانن دەستم پێ کرد ئیدی لەش زوانی ئەمن دوو زاران یەکەم بووە زارەچیان لە 1500 مەتر یەکەم بوو دوو زارش لەش زوانی یەکەم زارەچیان لە هەولێر زارەچیان لە مووسڵ یەکەم بوو نوێندەرێت سیباقی ئەعلانیان کرد چوم نوێندەرێکە بەشدانیم کرد یەکەم بوو ئەوە ناحەیە وەرزش ئیدی بینەوە سەر هونەر لە هونەریش لەگەر مامۆستا تەڵعات بەڕەحمەت و جەماعەت یەک دوو ئیشمان کرد یەک لەو ئیشانە وێنەیەک ڕابردوو چووینە بەغدایە لە بەغدایە زۆر دڵمان خۆش بوو دیکۆڕاتیان کرد و ئەویان کرد ڕۆژی دووەم ئەمن و کاکە چەتۆ حەسەن خوا تەمەنی درێژکە لە کافتریای موەسسەی ئیزاعە و تەلەڤیزیۆن دانیشت بووین ئەو پیاوەی کە بەڕەحمەت بی خالید سەعیدیان پێدەگۆ کە دیکۆڕاتی لۆمان کرد هات گوتی وەڵڵی ڕیشتە ئەوە ئیشەکەتان تێکس گوتمانەوە گوتی ڕێستان لێ بۆ خوری ولی ئەحمەد حەسەن بەکر ئەو شەوە خیتاب دەدەن نەفت تەئمیم دەکرێت چکوی لە ماوەیەک و خەریکی ئەو مۆزوعی بوون دیکۆرات هەموو لەغ و کراوە ئەو کراوە و هەمووی وەڵا ئەمە زۆر زۆر غەممان خوارد بە ناچاری بە ئەوەی گەڕاینەوە کە گەڕاینەوە ئەمە زۆر غەممان خوارد لۆ لەبەرەوەی ئەمە تیپی هولەری هەولێر ئیداریەک لەگەرمان نەهات ئەمە بەخۆمان بە تەنیا چوو بووین هەرێکم مەبلەغی پارەیان داینێ لە بۆ مەسرەفی و ئیدی کەس لەمەێنم پێچاوە گوتمان دەبی ئەمە بخۆمان تیپەکمان هەبی تیپەکمان هەبی لە بۆ ئەوەی ئیحتیمام بە شانۆ و بە درامە و بۆوانە بدەین ئەمە ئیشمان ئەوەیە نەک گۆرانی مۆسیقا ئۆشتان بە خۆتان دەستی خۆتانتان گرت و هەوڵتاندا لەو ئیش ئەمە هەوڵماندا نەمانتانی زەمان تیپەکەی وەرگری ئیزازە وەرگین لەبەرەوە زەحمەت بوو ئیزازە وەرگرتن دەبایە سێ کەس بڕوانامەی هونەریان هەبی ئەوانە ئەوزە ئیزازیاندا ئەمە سێ کەسمانە بەس مامۆستا تەڵعات بوو چکە لە هەولێرێ وەختی کەم بوو مامۆستا تەڵعات بوو مامۆستا سەباح بوو ئەوانەوانی شەر کەس ئەوەی خۆی بوو وەڵە چمان کرد پەیوەندیمان کرد بە کۆمەڵی سلێمانی کۆمەڵی هونەر و وێژی سلێمانی لە سلێمانی پێشیمە لەوێ دامەزرا ساڵی 60 هەفتە دامەزرا بوو ئەوان نوری وەشتی و ئەحمەد سالار و ئەوانە دایان مەزراندە بوو ئیدی لە ڕێگای چەند برادەرە لەوانە محەممەد مولودمان بەڕەحمەت مستەفا ڕابەر و محەممەد سەدیق محەموود و ئەوانە تانیمان لەقەک بکەینەوە لە هەولێرێ یەکەم دانیشتنمان لە بۆ کە هەیئەی ئیداری دانیشتین لە باغی شار باغی شار ئەو وەختایی هەموو حەسیر و وەلو دارودرەخت و گوڵ و ئەوەی زۆر تێدا بوو بەڵام وەکو ئێستا نەبوو ئێستا دوای باز دەکەین لەوێن دەرێ دانیشتین یەکەم کۆبوونمان کرد 13 دەمان ناکە مەسەلەن بارەگایەشی بگرین لە خۆمان ئەندامان وەرگرین وەبوو بارەگایەکمان کرد لە زادەی باتەی شوقەک بوو شوقەی ماڵی شێخی لە حاجی حەسەنی بوو لەسەرەوە بەدە دیناری گرتمان ئیدی دەستمان بەکاری هونەری کرد یەکەم کاری هونەری کرا لام وایە خەملی پەمۆ بوو ئەوەی عەبدوڕەزاق قزلزی ئەمن لەگەر بەشداریم تێدا نەکرد پاشەوەی خاڵی ڕێبوار کرا خاڵی ڕێبوارمان کرد لێرانە شانۆگەری خاڵی ڕێبوار هەفتەك زیاتر لێرە بەردەوام بوو هەموو ڕۆژێ هۆڵەکە پڕ دەبوو بردمانە سلێمانیش لە سلێمانی لەوێن دەرێش هۆڵی سانەوی سلێمانی تەقدیممان کرد ئەوی لەوێن دەرەش هەفتەك تەقریبان ماینەوە بە پلید بوو مەسرفمان دەرچوو یانی ئێستا ئیشەش بکە دەی پارێ وەگری ئەمە هیچ پارەمان نەگرت بە خۆمان لێ بە پلید خۆمان ژیان تانیمان ئەو ئیشەی بکەین و شتێکی جوان بوو خەرکەکەی سلێمانی زۆر پێیان خۆش بوو هاتینەوە پاشان ئیدی پاشیوی بەردەوام بووینەمە یعنی
لە ئیشی هوەری و ئیشی دراما و شان و ئەوانە. ئەتوو دەڵێ هوەر و وەرزش هەردووچیان لەکنەم زۆر خۆشەویست بوون. باشە چۆن بوو قەراردا بەردەوامی بە هوەر بدەی و بەردەوامی بە وەرزش نەدەی؟ وەرزش وەکو هوەر نییە. وەرزش تا ڕادێگە تو کە ئاسن هەڵدەگری ناتەنی ئەمر بتە 6 ساڵ ئاستی یەگری بتە 7 ساڵ. احتمالە بتوانانی تەبنی ئێستا ماڵی ئاستم هەیە دەتانی هەندێک تەبرینی خەفی بکەی بەڵام لۆ سیباقات و ئەو شتیوانە تانی چونکە بە خۆی سەحییان دەرێ ئەتوو کە تەمەند ڕۆیش ناتانی خۆ زۆرمان دیکەی لۆ چ باشە ڕۆیشتن باشە مەسەلان شتی ئەلعەب سویدی باشە مەلەکردن باشە ئەمێن لە منداڵێ و لە 6 ساڵی فێرە مەلەکردن بوومە مەلەوانیش زۆر باشم حتا ساڵی 1970 ئەمە چوینە دەگەر کاکەمە بۆتانی بڕەحمەدوی لەگەر سعدوڵە پەرۆش و زەوهەر کمراز و فەریز زامدار ئەوانە هەموو شاعرن چوین ئەمە سیارەمە وەختی لادەکەم هەبوو چوینە دوکان دەعوت بوون لەوێندەرێکە لەوێندەرێکە عەسر بوو مانجی هەشت گەرما بوو گوت وەڵڵی ئەم دەچم مەلەوانی دەکەم ئەوانش گوتیان مەلەوانی دەکەین ئەمن خۆم هاویشتە ئاوێ ئاو تەبعاً دوکان بە خۆتان دەزانن هەر خۆت باوێ ناوی 20 مەتر قۆرە دەراو بەراوی نییە وەکو ئەوەی خاستن ئەو زێ ئەمە لێ بووین ئیدی ئەمن هەندێک باسکەم هاوی چوم لەسەر بەردەشتدانیشتم ئاوڕمدا دەبین ئەوانەیەک دی دەخنچێن سێ کەس زەوهەر و فەرید و سعدوڵە پەرۆش هەر سێکم دەری ناچوو بەس نێزیک بوون ئەگە نێزیک نەبانای نەبتانی سێ کەس زەحمەتە تو سێ کەسی لە ئاوێ دەرینی هەر سێکم دەریان مەقسەدم دەستچەیە لە جگە لە وەرزش ئەمن مەلەکردنیش ئەمن ماوەیەک لەوێ پێشتر دەچوم لە ئۆسکاری مەلەوانی دەکرد بەشدانی بکردو لەوێندەرێکە ئێستاش بە تەمام بە دووبارە بگەڕێمە چکۆ وەرزشی ئەوەیە یعنی هەمە زۆرە هەموو جسمت حەڵەکەی دەکا و ئیستیفادە دەکەیت باشە مامۆستا دەمەوێت بپرسم هونەرمەندی ڕەسەن لای تۆ کێیە؟ ئەو هونەرمەندەیە کە ئیشەکەی خۆی خۆش بوێ کە هونەری خۆش بوێ کە بتوانی لە ئیشێک بەشداری بکە تاموچێژێک بە ئیشەکەی بدە و خەڵکەکە بڵێن وڵی ئەشر بلا و هونەرمەندە مەسەلەن نەک زۆر کەسەیە هات دەگەرمە دەستی بە هونەر کرد وازیهینە چکە هونەر ئەوەندە ئاسان نییە بە تایبەتی سینەمە پاش تونێل تونێل چەند زەحمەتە لە چیای تونێل لێدەی لە پاش تونێل سینەمەیە لە پاش سینەمەی شانۆیە وەلەو دەرێ شانۆ داچی هەموو هونەرەکانە داچی هەموو هونەرەکانە جگە لە ئەوەی یانی باشە مامۆستا بەڕێستان تەمەنێکت لە نێو دنیای هونەریدا بەسەر بردەوە و کارت کردەوە دەمێ بپرسم چ سوودێکت لە هونەر بینیوە؟ ئەمن سوودێکی زۆر گەورەم لە هونەر بینیەوە خۆشەویستی خەڵک ئەمن لێرە ناسیارێکمانێ برادڕێکمان لە ناو قەیسەریە کە ناوی هیدایەت شێخانی ئەو هیدایەتە کلااوت زەمەندانی دەفرۆشی ئەوە زۆر هونەرمەندی زۆر خۆش دەوێت ئەمن و مامۆستا سەتۆ خواستە مامۆستا تۆ دووشەماندی ئەمنشان دەزاران دووشەمان دەسم بەگە سحاتم باش بێت دەزی خەڵکانێکی زۆر لێن ڕسممان لەگە دەگرێن دوعامان لۆ دەکەن ئەوەی باشمان لۆ داوا دەکەن دەرێ مامۆستا ئەو تەمسیلە جوانتان کرد کەینێ ئەو دەمەسیلان دووارە دەکەنەوە کەی نێشتەکی جوان دەکەن تاموچێژی خۆی هەرمایە بەڵێ ئێستا شەر خەڵکەکاتە بەشا دەکە تاپۆحێکی چی هەتا ئێستا بڵێم 300,000 خەڵک دیتیتی هەر بە تاسەی ئەوانە بیبینەوە کە ئەنەما شتەکی نوێیە لۆ لەبەرەوەی ترازیدی تێدایە کۆمیدای تێدای مفازەعاتی تێدایە شتەکە زۆر زۆر خۆشە ڕاستە باشە مامۆستا مەسەلەن ئەو پرسیاری لە زۆربەی هونەرمەندانیش دەکەم زۆر جارە قسەی دووبارە دەکەمەوە ئەگەر تەماشا بکەین لە دەرەوەی وڵات هونەرمەندانی جیهان لە هەم وەرزش هەم هونەرمەندیش بە شێوەیەکی گشتی سوود لە هونەرەکەی وەردەگرن و پێی دەوڵەمەند دەبن بەڕاستی لێرە تا چەند ئەو شتە ڕاست لێرە لەکرم ئەو شتە نییە یعنی بەڕاستی چکو ئەمە هەتا ئێستا وازارێ بێنە سەبووچەوە موچە نیە مەسەلەن ینی حکومەت ئەو وەزعی تەوانێ ئەمە حکومەت نینە هەتا ئێستا ئەوەی خۆمان نییە ڕاستە ئەمە فدرالینە و بەشدارێن لە ئەگەر حکومەتی عێراق و بە هەزار حاڵی موچەمان لێ دەنێن و غەدرمان لێ دەکەن و ئەو نەوع پارە و ئەو نەوع ئەوەنێ دوایە دەکەنەمە ئەو وەرزش و هونەر نەبوویتە پیشە یعنی ئەمە هونەر نەبوویتە پیشە دەکرەمە ئەمە پیشەنی ئەمە هەموو هاوینە ئارەزوومەندین لۆ لەبەرەوەی پارە یعنی نییە یعنی ناتەنێت تو ئێستا بستەن بێلێک تازیرەکی بینی بلێوەرە ئەتۆ درامایشی ئینتازکەوەشی ئینسان دەزانی پارەکەی نایەتەوە لۆ وەکو تورکیا نییە تورکیا مەسەلەن زنجیرەشی ئینتاز دەکە ئەو زنجیرە دێتە کوردستان دەستە دووبەی دەستەوەی لەکنەمە بەس تەنیا لە ناو خۆمانە پارەی ناینی ئیسفادەی نییە لەبەر هەندی هونەری مە نەبوویتە
نەبوویتە پیشە. باشە لەو نەمانتوانیەوەی لێ بکەین هونەر ببێتە پیشە هەم هونەرمەند سوودی لێ ببینیتن هەم ئەو کۆمپانیاکانی بەرهەمهێنا من ناڵێم ئەمان نەبووینە دەوڵەت کەنێ بینە دەوڵەت ئەو وەختی عالم کرد ئەتراپمان پێ دەکەن ئێستا ئەوە 2 ساڵە ئەمن لا حەزە دەکەم هەناری دەنێرینە دوبەی و دەنێرە پلازی ودەن یعنی هەتا ئێستا ئەمە حتا شتی خۆمان ئینتازی خۆمان محلی لەناو وڵاتی خۆمان بوو هەتا ئێستا فەلاحی بەسە زمانی ئەڵێڵە هاوینی ڕسقەکەی پێ دەگا زۆر زاران دەبینی پیکەپ تەماتە فڕێ دەدرێت لۆ لەبەرەوەی قیمەتی نییە ئەتوکە بە خۆ دەسی چلوێک تەماتی بە 250 دەکڕی دەبی لە ئەلوێ بەسەندیبی وەیە مۆزۆعەکە ئیمە هەمومان هەموو شتەکان مەربوطە لەگەر یەکتری ئەمە ئەگە دەوڵەت بین ئەگە دەوڵەتیش بخۆی سامی خۆی هەیە عیلاقاتی لەگە دەوڵەتان هەیە ئەو وەختی ئەمە پرۆتۆکۆل دەکەین لەگە دەوڵەتان لە ناحەیە سەقافی دەرێکا کە ئەمە دگەلەوەی تەڵەبەی دێنێرن بخینن ئەو تەڵەبەی نەکنەمە بخین ئەمەش فەنمان هەیە شتمان هەیە شتی خۆمان دێنێرینونگۆ ئەو وەختی فەن بە قەدر دەبی بە قیمەت دەبی بە قووەت دەبی باشە مامۆستا بەڕێستان لە ژیانی خۆت زیاتر حەستان لە ماڵی دنیاە یانیش لە هونەرەکەت ماڵی دنیای سرب دەکەی دەڕوا ماڵی دنیا دەرەوەی فەنەکە دەبینی ئەوزە لەبەر هەندی ئەمەدائیم دەڵێنە برادران کاکە ئەتوو فەندەکی بکە سمێنێ شەرمەزار نەبی چونکە ئەو فەنە دەمینێتن شتێکی دەکەی ئەگەر ناشرین بی ناخۆش بی خەڵک پێی ناخۆش بی ئەوە دەبتە لە کەچی ڕەش لێوی چەوانت پارە سرف دەکەی دەڕاتێن دەوڵەمەندی فەقیری مهم نییە ئێستا کابراایەکی فەنانێک ئێستا لە ناوەمە فەنانەشی مەشهور مەشهورترە یان دەوڵەمەندێک دەوڵەمەند هەیە میشە 100,000 کەس دەیناسی بەس فەنان هەیە لە هەرێم هەموو دەیناسن تێدەکەی ئەوزە لەبەر هەندێ هونەرەکە مهمترە لە هەموو شتێک باشە مامۆستا لە 1972 تیپێکتان دانا کە زیاتر مۆسیقا و گۆرانی و ئەو بابەتانەی لە خۆ دەگەن لەگەڵ مامۆستای خوالی خۆش بوو تەڵعەت سامان دەمێت تۆزێک باسی کار و چالاکیەکانی ئەو گروپم بۆ بکەی کۆمەڵەی هونەر و وێژەمان دابەزران باسم کرد پێشترێ لقەکمان دامەزران لە کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی کۆمەڵەی هونەر و وێژەکەی مۆسیقای لە خۆ دەگرت شانۆی لە خۆ دەگرت درامای لە خۆ دەگرت شێوەکاری لە خۆ دەگرت هەموو ئەو لقانەی هونەری لە خۆی دەگرت حتا ئەمە ناوانەوە حەتێزارێک فلیمی سینەماییمان عرض دەکرد هەرچەندە زێمە زۆر تەسک و ناخۆش و ئەوە بوو دوای ئەمە لە کۆمەڵی هونەر و وێژە کوردی چەند لقەکمان هەبوو لەقی ڕواندزمان هەبوو ئەوە لەقی ڕواندز ئەمن و ڕەوانشاد فەرید زامدار چوین ئەو لقەمان لەوێندەری کردەوە لقی کۆیەمان هەبوو سەردەمەشی لقی مەقسیفمان هەبوو لقی حەلەبجەمان هەبوو لقی خانەقینمان هەبوو ئەوان هەبوو ئێساش ناموای خانەقین مایە حەلەبجە مایە ئەوە دوو ڕواندزیش مایە ئەو سێ لقەمایە تا ئێستا مەسیب پیشان کردو ئەو سار لقمایە ئێستاکە باشە مامۆستا ئەو گروپە بۆ نەما و کۆمەڵە بۆ نەما هەیە من ئێستا زۆر هاتوچیان ناکەم شتێک ڕوویدا من ئێستقالمدا هەموو برادری من هەموو خۆشەویستی منم بەس من نەمام لێندرێکە استقالمدا ئیدی ئێستا بەخۆی زروفی هەموو تیپەکانەوە تیپی تکەش هەیە تیپی هونەری هەولێر هەیە ئێستاکە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی هەیە بەڕێوەبەراتی هونەری شانۆ هەیە باشە بەڕێوەبەراتی هونەری شانۆ خۆ ڕسمیە کا ئیشەکی پێ دەکرێت نییە یعنی هاوکاری مادی نییە داعم نییە پشتگیری نییە ئەوە بەڕێوەبەراتی شانۆ کاک مامۆستا هیوا سوعاد سەلاو و ڕێزم لەبۆ هەیە ئەو بەڕێوەبەرە نێوێندەرێکە مەفروزە ئەمە هەموو ساڵێ فستیڤالێکی شانۆیی بکەین فستیڤالی شانۆی لۆ خۆشەکەی چێ ئیسیفادەکە چییە ئەو تیپانە تیپی عەرەبیە لە دۆرە پشت دێتن لە دەوڵەتانی عەرەبی یان تورکیا دێ یان لە ئەوروپای دێن ئەمە لێرە تەجروبەی وان دەبینین ئەوان تەجروبەیمە دەبینین یعنی گۆڕینەوەی ئەزمموی یەکتر ئەوجە بە هزار حاڵی دەبینی حتا موافقە دەکرێت موافقەش دەکرێت بە پارەی کەم کەچی لە دوهۆشێ مەسەلاً فستیڤالی سینەمای کرا پارەشی زۆر خەیالیان و سەرف کرا دەستێمانی ڕۆت هەولێر نازم شانسینیە لۆ لە بۆ هایە بەڕاستی ئەو تیپانە کە ئەتوو پژگیری مادی نەبیناتە نیش بکەن خۆن وەکوتم
ئیشەکەی ما ئێستا نەبوویتە پیشەمەندی هەر کەس بە خۆی پسمێنەکە تەمسیلێک حازرکەی یان شانۆگەرێک حازرکەی پلێتی ببڕی و پلێت بێ زۆر ئەو تەجروبە کرای فاشی بێ لە کرەمە هەمووی دوو ڕۆژ سێ ڕۆژ خەڵکەکە دێ بای ئەوەی ناکاتە پارێ دیکۆر و میکۆر ئەو شتانە. بەڵێ مامۆستا ئێستا چەند ناوێکت پێ دەڵێم پێم خۆشە ڕێی خۆت بڵێ لەسەر ئەو ناوانە باشە یەکەمیان مامۆستای خاڵی خۆش بوو تەڵعات سامان. تەڵعات سامان دەرهێنەرشی زۆر بە سەلیقە بوو زۆر بە قووت بوو زۆر بەهێز بوو زۆر بەتوانە بوو هەموو ئیشەکانی نەتەوەیی بوو ئیشەکی بکرد وایە دەبایە ئەفکاری خۆی تێکەرکە یعنی پیاوەک بوو ئەو لەوانەیە 50 شانۆگەری پێشکەش کرد ئیشەکانی یەک لێشی جوانتر بوو. مامۆستا فەرهاد شەریف فەرهاد ئەویش ئینسانێکی زۆر زۆر محتەرەم بوو ڕێک بوو فنانێکی گەورە بوو ئەویش دەرهێنەر بوو لە عینی کات تەمسیلیشی دەکرد ئەو. مامۆستا جەوهەر باپیر زەوەر باپیرەوە برادەرێکیش خاصی خۆمە بەڕاستی هەموو زارەوەش سەفەرێک بە شتێک بە خێزانی دەهینە ماڵیمە. زەوەر باپیر ئەمە سەرۆکی کۆمەڵی هونەر و هێژەی کوردی بوو هەموو ڕۆژێ دەهات تازە بیرایەتەکەی دادەنیشت. ڕۆژێک ڕەوان شاد شێرزاد عەبدوڕەحمان هات گوتی دەمەوێت مامۆستا خەلیل مقابلە کرد لەسەر بکەم لەسەر کار و سالاکی کۆمەڵی گوتم لەگەرە مەکە لەگەر ئەو پیاوە بکە گوتی ئەوە چێیە گوتم ئەوە فیتەرە دەستی زێڕی دەبڕی بەڵام هەندە حەزی لە هونەرە هەموو ڕۆژێ دێتە ئێرە بەڵکەم ئیشێک دەبی خۆی بەشداری بکە ئەو هابوو یعنی ئەوەندە مەرەقی ئەوە بوو تێدەگەی ئەو زەش بەسە زمانەیە دۆ زۆری ئیشی جوان بەشداری کرد یەک لەو ئیشانێکە لە تاپواقیچیەوە بە خۆتان دیتان چ بوو حتا برادراتی و نێزیکیمان ئەوەندە بوو ئەمن ڕۆژێک لە چلەی تارتۆفیقی و بەڕحمەدوی لە مەکتەبێ هاتەکنم ئەوزە بەمنیان دەکو حەزێ ساڵی هەفتان و ئەم بە سیارەی خۆم بە لادەی چوویمە حەزێ هات گوتی وەڵی دەبی لەگەرم بێتە لەعفەری یەکورە تەلافەر چیشمان لە تەلافەری گوتی وەڵا دەوێ قەمسەڵی جوان هەیە لێوەندی ئەوزە زۆر حەزی لە شتی جوان بوو گەنجە شڕێک پێک بوو گوت وەڵی ئەمەن یەکەم ئەوە دەوام هەیە وە لە داواممە دووەم قەلبم تاوا نییە نەخۆشم ناتان وڵڵاهی ناڕۆمەتەنێ ئەم لێ برتە تەلافەری لێرەڕە دوو قەمسەڵێک کڕیە هەتا مردیش قەمسە لە شیان ڕساسی بوو لەبەری و هەرەوی لەبەر ئەرێوەڵە ئەوەندە عیلاقەتمە خۆش بوو دی دوایە لە زۆر ئیشی بەشداری کرد و بۆ هونەرمەندێکی دیار و مامۆستا سەلام کۆی سەلام کۆی هەر باس ناکرێ ئەوەندە ئینسانەشی ئەکتیڤ بوو ئەوەندە مەسەلێکی چاک بوو ئەوەندە لە حازیادگاری ببینە حازیادگەر بڕانەکەمە شووی ئەوەندە ئینسانەشی لە تەمسیلی ئەوەندە جوان دەچۆنا و قالبی دەورەکەی خۆی مەسلێکی زۆر زۆر عەزیم خالیان خۆش بێت ئینشاءالله جێگاڵمەکانیان بەهەش بێت مامۆستا بابێ مەسەر پرسیارێکی دیکە بەڕێستان خەڵکی گەڕێکی تەیراوە نەبووینە لەوێ لە دایک نەبووینە بەڵام بەردەوام سەردانی وێتان کردووە و ڕۆیشتن لە بۆ ئەو گەرەکە و کارەکەت ئەمن بە منداڵی داتمە تێراوی ماڵی پورم لە تێراوی بوو داهاتم باڵی پورم لەوێن درێکە عمرم 5-6 ساڵ بداهاتم حتا زارەشان ئەمنیان ڕەوان کردەوە گوێڕێ ماڵمانە گوێڕێ بوو ئەمنیان بردە گەرازی ئەمنیاندا کابراایە کا بناوی کەریم ڕۆ بوو بە ڕەحمەدبی بابی ئاشتیش فەنان هونەرمەند بووش ئەمنیان داوی عەلەسەم باتە گوێڕێ بە سیارەی ڕۆیشتم قەمەرە شەڕەش بۆ بیرم دێ منداڵمی لە ڕێ لە شەمشولەی گوندەکەی شەمشولە لایدا قەمەرەکە لایدا دەفەر هاتە خوارێ ئاویان خواردو ئەو ئەمنیش هاتمە خوارێ ڕۆیشتن ئەمنیان لەبیر کرد ئەمنیان لەبیر کرد ڕۆیشتن مابۆیە وەزە گەڕانەوە دوو ئەمنیان برد مەقسەدم یانی ئەمن لە منداڵیەوە پەیوەندیم لەگە تێراوە هەیە دوایە پاشان وەچی لە متەوەستای پێشەوە وێسمە قسمی داخلی هەر لە تێراوەی لە ماڕی پورم بوو لەوێن لێ ڕادەهاتن باڵیان لە کن حەمام نێرگزی بوو حەمام نێرگز هەیە ئێستاکە لەوێ ڕادەهاتم داهاتمە سانەوی یەکەم سەرکاتم ئەو سانەوەی کە ئێستا بەجز زۆرە داهاتمە وێندەرێکە مامۆستا لە دوایین کاری هونەری دوازانم درامای گەردەلوول بوو دەمەوێت تۆزێک باسی ئەو درامایە و ڕۆڵی خۆتم بۆ بکەیت گەردەلوول ئەمن سێ بەش بوو بەشی یەکەم و بەشی دووەم و بەشی سێیان بەشی سێیان هاتە هەولێرێ کاک جەلیل ئەمە لە مێژە عیلاقەتی عایلیمان هەیە لە کاک جەلیل هونەرمەندەشی زۆر ڕێکوپێک و بەتوانایە هاتە هەولێرێ لە قاعی میدیای کە گوتی ئەمن مۆسیلم لە هەولێرێ دەوێت خەڵکێکی زۆر هادا منش هاتم قسەم کرد گوتم کاک جەلیل ئەتوو لە ئیشەکانە تا ئێستا خەڵکی هەولێر وەکو
ڕەمزی بەشداریان کردیە یعنی بەشدارێکی زۆر باشیان نەکردیە ئەتوو گوتی ئینشاءڵڵە باش دەوێت المهم ئەوزارە ئەمە دەوری کەدامە ئەمن و عەلی ئەحمەد و زەلات بەیار بەڕەحمەد بێ و قاسم نووری و مەزمعاک برادەر بووین کاروان شەمسەدین و شاناز و ئەویتکە و دەورمان وڵی من ڕام لێ برە دەورەکەی خۆم بەڵام ئەغلب دەورەکان کە زۆر زەعیف بوون زۆر یعنی وشێرێن بەشی شێر بە بەرە سلێمانی کەتووە ئێمە وەکو لەسە هامش بوون هامش ینی ئەمە ینی دەوریان وانە بوو وەقود نەبوو ئەوانی کە مەسەن زیاد دڵپاک بوو عەلی کەریم بوو زیاد بەڕەحمەت زیاد عەلی کەریم بوو جەماعەت ئەوانە دەوریان هەموو دیار بوو کە بەڵام ئێوانە مەسەن دەبینی 6 حەڵقەی لە 10 حەڵقەی بەدیار دەکەتن ئەوە ناکە بەشداریکردن ناکە بەشدارێکی باش ئەو زارش بەتەمایە ئێستا چارەم بەش و پێنجەم بەشی حازر کردی عەلا ئەساس وعدیان پێدا پارەی لۆ سەر بکەن بکە بەڵام هەتا ئێستا نایان کردی و بزە نازم کوێ دێمە شیوادارین ئینشاڵڵا لە داهاتوودا و درامایش ببینین ئەجا مامۆستا بەر لۆی بچمە سەر پرسیارێکی دیکە کۆمەڵێک دیمەن لە کارەکانی کۆمەڵێک دیمەن دەبینین لەو کارانێک کە ئەنجامت داوە بێ کۆسەیری دەکەین و دەگەڕین وڵات یەک هەفتە ئیجازەم دایە چووی بەختەوەیە لەگەڵ نەهات شتێکم لەبینی شوشە گوڵاوەک دەستکە گوڵک شتێک با من عەرز دەکەم السلام عليكم. عليكم السلام. عليكم السلام. انت تؤمر بس قورم بعمل يخسر قم إلى بقاء أنجلي وأنا كر بو من السماء الأصلي جوزو لوزو أفهم طعام السليماني بوني هنا إم اللي بقاء شيء بو جنابي بينهم خرما بو بينهم إسحاب شمل بربنا ذاك يعطش خرما يأمن بو بينهم خويري لا لو عمل خرما خورن قورم نروي لا خرما خرما أنا بس يعني من الله مرتب شيء عمليات بقى ايش بيكم؟ العفو غوركان تدري هذا الخبر والله العظيم جنني تفضل. لا سيد خير الله ترى ما اسمح لك يجي الصيحه بهالاسلوب. كاكا حما ورد الورود ورده بس ريحته مو الي. شنو الفائده؟ لا سيد خير الله هسه انا دا اشتم ريحته منتشره بكل الغرفه. ها خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان مامۆستا دووبارە پرسیارەکانم دەست پێ دەکەمەوە لەگەڵ بەڕێستان لە قسەکانت باس لەوە کرد کە هەولێر پەراوێز خرایە لە ڕووی هاوکاریکردنی مادیەوە دەمەوێت ئەوە بپرسم ئایا کەم تەرخەمی دەرهێنەرەکان نییە کە نەیانتوانیوە ئەو متمانەیە دروست بکەن بۆ ئەوی هاوکاری بکرێن بۆ ئەوی کاری هونەری باش پێشکەش بە هەولێر بکەن و مەسەلەکەیە دەرێ سەپرە بە یەک دەست لێ نادرێ ڕاستە من حکوومەتی خۆم نانم حکوومەتم کەم تەرخەمە لە ساڵی 2003 پارە ڕژا پارەی زۆر سەرف کرا لە بۆ هونەر بەڵام بەداخەوەکە ئیشە جوانەکان کانی زێ خۆی نەگرت ئەوە وای کرد کە متمانە نەمینێ لە بینی بەرپرسیان و حکوومەت و بینی هونەرمەندان هەموو ئێستا ئەمن کە ئەکتەرم ئەمە زەمبم نییە بەڵام کە هەندێک لە مناڵێم هەموو هەندێک لە دەرهێنەرەکان گەندەڵی لە ئیش خۆیان دەکەن کابرا 100 ملیۆنی وەرگتیە 150 ملیۆنی وەرگتیە 50 ملیۆنی سەرف ناکە زۆر هونەرمەند هەیە لە سینەماش و لە شانۆش هەیە پارەی وەرگتیە زارەزوو سیارێ چوە کڕی لە خۆی یان چووە خانی نییە مەسەلەن خانی کڕی یان تۆ شتێکی وای کردی ئەتۆ زارێ ئیشەکەی بکە ئەتو حەقی خۆت چەندە ئەوەندەی وەرگرە ئەتو دەنووسی زیرکوبەرێک لە هونەرمەندان بە من دەڵی خەلی لیا بە بڕۆ دڵچ خۆت لە ماڵی خۆت لەبەر خۆت لەبەرکە یان نیورانە وەختی زەمەیە وەڵا خواردنی بەتامی پیسە بڕۆ لە ماڵی نانی بخۆ کاکە بەتامی پیسە بەتامەکانم پیس نینە باشە تو پارەی ئەوە نووسە لۆ دەوە دەکەیان بچم لە ماڵی خۆم نانی خۆم ئەو شتانە ئەو گەندەڵیە کرایە و ئەوە وای کرد کە متمانە نەمینێ بەڕاستی ئەم متمانە نەمینێ لە بینی هونەرمەندان خۆشیان ئێستا من زۆر کەس هەیە مەسەلەن کە بلێ وەرە ئەو ئیشەی بکەین پێکەوە ئەمر لەوانە سیخەم پێی نەبی یان شتێکێکە هەیە مامۆستا مەسەلەن دەچیتن کە تەقدیم دەکاتن دەرێ ئەو ئیشەی دەکەم بای مەسەلەن 100 ملیۆنیە
100 ملیۆنەکەی نادەنێ 50 دەدەنێ ئەو بۆ 50 بەخۆی ڕازیە ئەوە ودەکە سیقە نەمینی برێت و کاکە ئەو تو 100 ملیۆن دەوێت ینی یەکە 100 ملیۆن دەوێت کەسی بە 50 ملیۆن کرد ئەدی ئەو 50 ملیۆن زیادە ئەو شتانە هەموو وای کرد بەڕاستی هەموو وای کرد کە سیقە نەمینێ لە بینی حکومەت و لە بینی یان لایانی بەدپرس یعنی لایانی پەیوەندیدار لایانی پەیوەنددار و لە بینی هونەرمەندان سیقە نەمان لەبەر ئەو شتانە باشە مامۆستا بابێ مەسەر پرسیارێکی دیکە دەمێت تۆ زیرباسی هۆڵی گەلم بۆ بکەیت بۆچی تاوەکو ئێستا دروست نەکراوە کە خزمەتێکی زۆری بە هونەرمەندان کرد ئەمە هەموو ذکرایەتمان هەموو خۆشی و ناخۆشیمان هەموو شتە جوانەکانمان لەگەر هۆڵی گەل لە قەبری نرا هەمووی بەداخەوە چەند هاوارمان کرد کاکە ئەو هۆڵی تێکمەدان لە دەرێ تەغلیفێکی جوانی لێ بکەن ئەوەشی جوانی لێ بکەن لەمە مەسلحەتی هەندێک کەس لە بۆ مەسەلەی گەندەڵی و مندەڵی ئەویش عینان چون هۆڵەکەیان تێکدا ئەو هۆڵە ئێستا ئەوە چەند ساڵە لێون دەرێبای لێدا چەندی گەشان کردیەوە شان کردیە هەزارە دەرێ هەندێک پارەمان تەرخان کردیەوە تاوی دەکەین هەندێک ئیشی لێ دەکرێت و ڕادەوەستن ئێستا ئەمە وەزعەکە خراپە طبعاً ناتانین بڵێن وەڵی لێ دەبی بکرێەوە بەڵام پێشترێ پارە هەبوو ئەوە هەبوو بەداخەوە ئەو هۆڵە تەواو نەکرا ئەو هۆڵە هەممان وەشی بەوێدا دەستێ دەپەڕین هەناسەی ساڵ هەڵ دەکێشی ئەو هۆڵە بدایەت ئەو هۆڵە فلاد بوو ئەو هۆڵە فلاد بوو زەماعەتی وەختی من لە کۆمەڵی بووم زەماعەتی سلێمانی هاتن پیسکەی تەرپیر پێشکەشکەن ئەو هەموو زارێ تەمەنی درێژ بووی مامۆستا ئەحمەد سالار باسی من دەکا ئەمن چووم لە مەلعەوی 400-500 کورسی ئاسن هەبوو مەلعەویش ئەوەی نەبوون لەسەر کورسیدا دەنیشتن کورسیم هینە ناو ئەو قاعەی خلاص بوو کورسەکانم بردەوە پاشان ئەوزە بە مەرحەلە تێپەڕی ئەوە زاری کردویانە مەغزەنی ئەرزاق و مەرزاقی ئێوەندرێکە دوایەوە بوو لە بۆ شانوێ بەکار هات کورسی نەبوو کورسیاندانە فلات بوو خواریان کرد ژۆریان دیکۆڕەتیان و کرد تەعمیرات بە چەند مەرحەلە تێپەڕی بەڵام بەداخەوە لە ئاخریش هەر تێشاندا باشماسی زیادگاریەکێ لەگەڵ هونەرمەندان لەو هۆڵە وەڵڵا ئەمە تا سبەینێ هەندەزاران ئەو شەوەی کە سبەینێ دامگۆ نمایش هەیە سبەینە عرض دەکرێت جەنەرال پرۆڤەیە کو ڕۆژی ئاڵپەی خەڵک خۆی حازر دەکە لەو جێژنیەوە خۆمان حازر دەکرد ئەمە زۆر بەڕاستی لەو قاعەیە لەو هۆڵەی زۆر پێدەکەنینمان هەبوو گریانمان هەبوو هەموو شتێکمان هەبوو هەموو یادگاریەکانمان ڕۆژ لەگەر ئەو هۆڵی ڕۆی داخەوە مامۆستا بەڕێستان کە هونەرمەندێکی گەورەی کوردن بێگومان دەمێ ئەو بزانم مەسەرەن ئەگەر ئیشەکە دەبێتە لە دائیرەی حکومیان لە دەرێ بە شێوەیەکی گشتی خەڵک تا چەند هاوکارت دەکە لەوە ئیشەکان زوو بڕۆێنێ وەڵی من چیمە هەر دائیرەکی هەردەیەکی ڕێزەکی تایبەتم لەژێر ئەمە ناتانە بە عمومی قسەی بکەم بەڵام ئەمن نازانم دیارە یان ئەمن دیارم خەڵک ئەمنی ناسیە یا بەخۆم شخصێتی خۆمان نازم چکە بزانە پێ دەێم هەندێک و نەرمان شخصێتی خۆیان شخصیەتیان لاوازە لۆ لاوازە زۆر دەپاڕێنەوە زوو دەناورێنەوە زۆر لە تەلەڤیزیۆنەکان قسەی دەکان دێنێ دەرێ قسەی هەڵا قوبەڵاو دەکەن ئەوە وەدەکە نەخەڵک نە سوڵتەش زۆر ئیحتیمامە پێدا ئەمن بەخۆم بەش بە حاڵی خۆم پسماردەیەکی زۆر ڕێزم لێ دەگیرێ بەڕاستی ئێستاش مەسەڵەن لە هەر مناسبەك دەبی بلێن لە فستیڤاڵی شانوێ بلێن بەسوولەکانی مەسەڵەن کاک ئومێدە فڵان ئەمنی یەکەم خۆیان دادەنێن نان بسمە پشتەوە زارەکیان لە هۆڵی پێشەوەی سلەی ڕەوان شاد زاهیر عەبدوڵڵاهی بوو برادەرە گوتی بڕۆنە پشتم خێزان دەگەر بوو چمە پشتەوە دوو دەقە دانیشتم یەکە کات پیلی مەگرت گوتی وەرە لە پشتەوە ستەکەمی بردە پێشەوەدان ئەوە چیە ڕێزێنانەکە تەقدیرەکە خۆ پشتەوە پێشەوە یاتیادیە شتەکە قەیدی ئەمە لە پشتەوەدان پشتەوە دەدەشم بەڵام تەقدیرەکە لە بۆ من کە ئەمن چەند ساڵ خزمەت بکردێ و دوایە بە تەمەنم ئەمنیان بەر لە پێشەوەدایانم دەستمە دائیرەشی ئەرێ وەڵڵا ئیشەکەم هەبی هەموو بە پیرم وەدەین هەندێکیان ڕسم لەگە دەگرن ڕسم لەگە دەگرن یعنی ئەو وایە باشە مامۆستا منداڵەکانت کەسیان ئەو ڕێسکەی تویان ناوەڵڵا منداڵەکان هیچ هەر دەرێن ئەتو بەلاش خۆتماندی کرد ئەتو خۆتەوە خۆ دەبینن کە دەبین مەسەنە هونەرمەند هیچ حاصلیاتی نییە ئەوەی نییە لەبەر هەندێک لە هاوتەمەنەکانی خۆت
لە هونەرمەندان هەتا ئێستا پەیوەندی لەگەڵ چیان ماوە هاوڕێتی لەگەڵ ئەمان لەگەر هەمووان ئەمە هیچ لەگەر هیچ هونەرمەندەشی ڕۆژێک لە ڕۆژان بینیم تێک دەچووە نەباسی کەس دەکەم بە خراپە ئەوەی بێتە سەرزارم بیناسم باز بکرێ بە باشی باسی دەکەم کێشەم نەبووە ئیشی خۆم کردیە مەسەلەن سەشان و دەودەوان و لەگەر خەڵک نەکردی ئەوم نەکردیە لەبەر هەندێ لەگەر هەموو هونەرمەندان برادرم بگەینە لەگەر هەر هونەرمەندێک بگەینە یەکدری باسکردن و قسەی خۆش و ذکرات و ئەوانە باشترین هاوڕێژیانت بۆ نمونەگەر دەردەدڵە شتێکی خۆتی لەکن باس بکەی وەڵا من هاوڕێ دووسێ هاوڕێم هەیە لە ناو هونەرمەندان یەک لەوانە مامۆستا هیوا سوقادە کە هەفتەی زارێک 2000 ئەوڕۆ لێ لای بووم بەداخەوە و کوڕەکەی لەدەستدا و ئەمە زۆر خەمبار بووین زۆر ناخۆشە دووەم بەکر معروف کە تەڵەبەکی خۆمە لە کاتی خۆی لە مەکتەبێ کە خاڵی ڕێبەرمان پێشکەش کرد بتاقەم لێ بردم لە وێندرێ شانۆگەری دیت و کەیفی هات و زەوقی پێدا کرد ئەویش بۆ هونەرمەند ئێستا دەردێنێ دەکە سەرسەرەی دەردێنە ئەو دەکە ئیخراز دەکە ئەو دەکە دائیمان دێ یعنی ڕۆژانە دێتە دووم پێکەوە دەچینە بازاڕی علی ئەحمەد هەروەتر برادرمە و هەر دایم پەیوەندیمانەیە و تەلەفۆن و یەکتری دەکەین دوسێ شەو لێ پێش قەدەرێک یانە 15 ڕۆژێک ئەمن و دلشاد تۆفیق و سوام حەسەن و غازی شینە و ئەوانە چوینە ماڵیان شەوێ دانیشتین گۆرانی مەم و قسەی خۆشمان کرد پەیوەندیمان نەگەر هەموو دەرمەندەکان خۆشە خاستن ئەمن بە تایبەتی حتا ئێستا بەرنامەزێکمان هەیە بە منیان گوتیان وەڵی مامۆس حەز دەکەین سەردانی هونەرمەندان بکەین وەڵام منیش هەندێک گوتم کاکە مەفروضە ئەوان بێنەکنە من بەهان لەموان بە تەمەنترم دەبی ئەم بسمەکنیان على كل حال من ئەو تەواضعش دەمێنم قەیدی ناکە کاکە کەینی ویستانە من حەزرم مامۆستا باسی هۆڵی گەلمان کرد باشە لەوێش کۆمەڵێک هونەرمەند هەبوو کە بەردەوام گۆرانیان دەگۆ بۆ نمونەوەکو تەحسین تەها و ڕەسوول گەردی و کۆمەڵێک تاهر تۆفیق و فواد ئەحمەد و شەمال سایب و عەبدوڵڵا دولسۆز و ئەوانە هەمویان ناسیاری من بوون هەمویان بەرحەوام لەگەریان هەبوو خۆشەویست بوون سەردانم دەکردن یەکترمان دەدی لە زۆر مناسەباتان ئەوە دائیمەن کە ئەوانە داهات گۆران دەگو قاپڕ دەبوو بەڕاستی ئەم بخۆم بە تەبیعەتی خۆم هەر لە گەنجی و حەزم لە گۆرانیە لە کاتی خۆی زۆر حەزم لە گۆرانی فەریدی بۆ ئێستا گۆرانێکی فەریدی هەیە ئەحبابینایە عێن ئەمن کوردیشم لەگەر گوتیە أحبابنا يا عيني ما هم معنا أحبابنا يا عيني ما هم معنا رحنا وراحوا عنا ما حد منا تهنى عيني يا عيني عيني يا عيني دسمها ولرجعنا قالم لديارا بابرزي قال والله خمل الضمبارا هولير شاري جوانا هولير شاري خومانا جوانا زود زوانا زوانا زود زوانا في كل يوم شوي إليهم روح يا نسيم الله سلم عليهم نفسي أشوفهم مرة نفسي أشوفهم مرة والفرقة صعبة ومرة عيني يا عيني عيني يا عيني هستا لا خايف جناب زانات مداوي لا قرداني زرد والله دومات مداوي هولير شاري خومانا هولير شاري شيدوانا زوانا زۆر زوانە ئەیا خۆ دەنگت هەر خۆش بی مامۆستا هەر ساغ و سەلامەت بی مامۆستا ئەو کاتی لەگەڵ هونەرمەندەکان قەت بووە مەسەلەن ئەتوش بچێ سەر ستێج لەگەڵ یان گۆرانی برێن پێکەوە نا لەسەر ستێج زەمان گوتیە بەڵام من دانیشتنی تایبەت ئەمە حتا گۆرانیش سەمیر تۆفیق هەیە هەر زارە دادەنیشتن ئەو گۆرانی مەلووری مسكتيج الحارتنا يا عيوني تتلفت حوالينا الله الله عينك على جارتنا يا عيوني ولا عينك علينا الله الله جابك على حارتنا يا عيوني تتخفى بالقراني الله الله
قرايس ما بعدنا يا عيوني يا عويد الخيزراني الله الله غنام وماني غنام يا عيوني أهلك بيقولوا راعي الله الله وأنا راعي النشامة يا عيوني على دير السباعي الله الله من أربيل للبصرة يا عيوني مرت سيارة حمراء الله الله هاي سيارتك يا حبيب يا عيوني وأنا عرفت من النمرة الله الله يا خود استاذ خود بما مستا بس دو گۆرانی عربی زۆر خۆشت بۆ دەبیە کەچی کوردیشمان لە بۆ بەرەی زۆر خۆش بەدری خۆت باشە گۆرانەشی بڕهان مەزیدتان بۆ دەرێن زۆر بەعزیبم بە گۆرانەکانی ئەوەی بڕهان مەزید ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نەمانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە تۆ نامەی من ئەچوتێنی من نامەی تۆ ئەم سووتێنی نامەکانت هەموو شاوێ بە بێدەنجی دەمگرێنی نامەکانت هەموو ڕۆژێ بە بێدەنجی دەمگرێنی ئەگەر چی تۆ بووی تەمایەی ئەو هەموو خەم و عەزابم ئەگەر چی تۆ بووی تەمایەی ئەو هەموو خەم و عەزابم بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان وەک بێوەفا ناود نابم بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان وەک بێوەفا ناود نابم ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نامانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە بە عەزەمی دڵیشم دەی خۆشم داوێی هەتا ماوم بە عەزەمی دڵیشم دەی خۆشم داوێی هەتا ماوم چەند بێ باک و بێ مرۆڤبی هەروەی لە ناو دڵ و چاوم چەند بێ باک و بێ مرۆڤبی هەروەی لە ناو دڵ و چاوم ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نەمانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە یاخۆ دەنگت هەر خۆش بما مستار ساغ و سەلامەت و تەندروست بی ئیشاڵڵا هەر ینی گەورەی خۆتان نواندووە دەستەکان خۆش زۆر زۆر سپاس دەکەم ئەمن هیچم نەمایە لە کۆتاییدا گەرە توشتەکەت مابیتن وەڵی ئەمن باسی ئەومان نەکرد ینی باسیش 100 ساڵ لە پێشەوە بووە ساڵی 2021 بوو 21 بوو کە 100 ساڵ بوو شانۆگەری لە هەولێرێ پێشەرکرا بوو سەلاحەدینی ئەیوبی دووبارە ئەمە سەلاحەدینی ئەیوبمان لە پێشکەش کرد کە لە هۆڵی بەڕێوەبەراتی هونەری شانۆ و هەروها بە ئامۆژگاری و بە ئەوەی ڕێنمایی جەنابی سەرۆکوەزیران هەموو هونەرمەندەکان ئەوانەی لە 25 ساڵ زیاتریانە هەموو تەکریم کران هەمویان لە ئەو ڕۆژی لە هۆڵی مامۆستا سەعات هەموو هونەرمەندەکان ماکران دانیشتین تەکریمیان کردین پاشان ئەمن حتا ئێستاش هەندێک برادر هەیە پرسم پێ دەکەن یان نەسیان هەیە دەقیان هەیە دینن ئەمە جگەلەوەی چەند دەقێکم ئامادە کردیە ینی مەسەلەن لە کاتی خۆی خۆتان بگرن هات خۆتان بگرن هات لە مەزەلەی ئەقلام لا پەڕێک نووسراوە بە عەرەبی محيدي الزنقري نسيبه في الخمس الخامس من القرن العشرين يحدث هذا أمن راس كلمة خوتان بقرن هذا وقلت له عنوان زور دريجة كلمة 5 حلقة سعد يونس هذا قلت له بمدة ثانية قلت له بيري جمال السيم له أو عيني إعداد كذا له شيرزاد بوليسي كما مسافر أو يكرد نكاتي خو عبد الغني علي حياط
لافاوی نووسی عەرەبی نووسی تۆفان ئەم کلمە لافاو لە فستیڤاڵی یەکەمی هونەری کوردی لە بەغدایە پێشکەش کرا بە کوردی کرێن زۆر شتم من ئیعداد کردیە و زۆر شتم کردیە لە بۆ شانۆ هەر زار برادەرێک ئێستا مەسەڵەن گرێ لە کاتی خۆی کردمان عینوانیان نەدەزانین سلانێک بیکەنە گرێ ناوکەم لێنا مەسەلەن یعنی هەر شتێک کە کرایە ئەمن ڕێی خۆمدایە لەناو ئەو شتەی لەناو ئەو شانۆگەریە لەناو ئەو درامایە یعنی گەنجەکان کە دێن مەسەلەن یەکەم زاریتیانیان هەندە ئەزممویان نییە دێن بەرەمبەر کامیرە ڕادوەستن زۆر ئامۆژگاریان دەکەم پێیان دەرێم کامیرە ئەتیادیە و مەترسیان و شتێکی زۆر ئەتیادیە بە ئەوەی بەدڵنیایی خۆت ئیسقەت بە خۆت بێەوە یعنی ئامۆژگاریان دەکەم دێن ئیشەکەی دەکەم دەیخوا تەندروست ساغ مامۆستا گیان تەمەەن درێژ بێ بە تەندروستیەکی باش ئیشاءڵڵا زۆر زۆر سوپاس دەکەم دەستت خۆش بەخێر بێت سەر چاوم بەخێر سپاس دەکەم.